ئێران دەست لە کوشتن و بریندارکردنی کۆڵبەرانی کورد هەڵناگرێت. لە ماوەی 6 مانگی ڕابردووی ئەم ساڵ بەلایانی کەم 270 کۆڵبەر بوونەتە قوربانی. سڵاوتان لێبێت پشتیوان کەریمەم لە یەک باسی ئەمڕۆدا ئاماری قوربانیانی کۆڵبەرانی کورد لە سنوورەکانی نێوان باشووری و ڕۆژهەڵاتی کوردستانتان بۆ دەخەمەڕۆ. کۆماری ئیسلامی ئێران بە جێبەجێکردنی سیاسەتی نیکۆڵی لە ناسنامە و بەرزکردنەوە ڕێژەی هەژاری و بە ئەنقەس ڕاگررتنی کوردستان لە گەشە و پێشکەوتن بە هۆکارەکانی ئەمنی و سیاسی و لە نابردنی ژینگە بەرپرسی ڕاستەخۆیە لە پەنابەرکردنی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ کۆڵبەری. جگەلەوەی کۆڵبەری بۆتە دیاردە لە نێو کۆمەڵگەی کوردی لە ڕۆژهەڵاتی نیشتیمان لەگەڵ ئەوەشدا کوشتن و بریندارکردنی کۆڵبەرانیش لەلایەن هێزەکانی سنوورەوە ئێرانەوە بەردەوامە و بۆتە دیاردە. بە پشت دەست بە ناوەندی ئامارەکانی کۆڵبەر نیوز لە 6 مانگی ڕابردووی ئەم ساڵ 270 کۆڵبەری کورد لە ناوچە سنوورەکانی پارێزگەکانی ئازەربایجانی ڕۆژئاوا و کوردستان و کرماشان بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزە سەربازەکانی کۆماری ئیسلامی ئێران تەقینەوەی مین و کەوتنە خوارەوەیان لە شاخ و بەرزایەکان کوژراوە بریندار. لە بژمارەدا 34 کۆڵبەر بە تەقەی ڕاستەوخۆ کوژراون و 236 تریشیان بریندار بوونە. لە نێوانیاندا 20 منداڵی خوار تەمەن 18 ساڵی هەن. هاوکات لە ساڵی ڕابردوو 439 کۆڵبەری تر بوونەتە قوربانی. بەپێی ئامارێک لەلایەن ڕێکخراوی مافی مرۆڤی هانە بڵاوکراوەتەوە 43 کۆڵبەر بە تەقەی ڕاستەوخۆ گیانیان لەدەستداوە و 396 دیکەشیان بریندار بوونە. لەو ژمارەیەش 29 منداڵ بوونە. بە یارمەتی هاوکارانم یەک باسی ئەمڕۆمان پێشکەشکردن. هەر شاد.